بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێنانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە. سڵاو بەڕێزان، ئەم ئێوارەش هاتوینەوە خزمەتتان بۆ بەرنامەیەکی تری خوانی ڕەمەزان لە کەناڵی ئاسمانی پەیام. ئەم ئێوارەش دوو جۆر خواردنمان بۆ ئامادە کردوون، وەجبەیەکی مشەکەلی قارچک و حەواسڵ و لەگەڵ دوو جۆر مقەبیلات. هیوادارم بەدڵتان بێ. خواردنی سەرەکیمان وەجبەیەکە مشەکە لە جگەری مریشک و حەواسڵ لەگەڵ قارچکە تێکەڵەکرێ. بەهاراتەکانمان بەهاراتی دانیایە و دوو مقەبیلاتەکەشمان مقەبیلاتی چاوەنەرە و لەگەڵ ئەم پاقلەیە کە لەگەڵ سەوسڵی مریشکە تێکەڵ ئەکرێت بە بەهاراتەکانی دانیە. تەبعاً خواردنەکانمان بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید و بەرهەمەکانی دانیایە. ئێستا پیازەکەمان ئامادە کردووە، سووریەکەینەوانێ پێش حەواسڵەکەمان. سەرەتا پیازەکەی بۆ سوورەکەینەوە، پیازەکەمان سوورەکەینەوە. لەگەڵ پیازی هاڕاوە دواتر ژەمی سەرەکی تێکین. ژەمی سەرەکیمان حەواسڵی مریشکە. جارێکە سەری ئەمەینەوانێ هەتا دواتر داودەرمانە بەهاراتەکانی تێ ئەەکەین، دواتر قارچکەکەی تێ ئەەکەین. ئێستا بەهاراتەکانمان بەکارهێنین. بەهاراتی بەرهەمەکانی دانیە بۆ ژەمی سەرەکیمان. بەڕاستی شایانی تاقیکردنەوەیە بەرهەمەکانی دانیا. دەست ئەکەین بە ئامادەکردنی ئەم جۆرە مقەبیلاتەمان کە چاوەنەرە بڵێنراوە. دیارە چاوەنەر سوودی زۆرە. ئێمەش دەکەین بە مقەبیلاتێک بۆ ئەم ئێوارەیە. جنینی لە دوای کوڵاندنی، دیارە کوڵاندنەکەی پێشتر ئەبێت بە ئاوی سماق بیکوڵێنی چونکە بۆی تامێکی هەبێ. دواتر بە هەر شێوازەکە خۆت بتەوێ ئەتوانی بەو شێوەیە وردیکەی. ئێمە بەم شێوەیە وردی ئەکەین. هیوادارم بەدڵتان بێ. سۆسێکی بۆ دروست دەکەین و ئامادە ئەبێ ئینشەڵڵا. چاوەنەر سوودی زۆرە، بۆ جۆرەها نەخۆشی بەکارێت. یەکێک لەو نەخۆشیانە نەخۆشی شێرپەنجە کە سوودێکی زۆری هەیە.
هیوادارم چاوەنەر زۆر بەکاربێنن. لەگەڵ ئەو ژەمە سەرەکیە ئەم دوو جۆرە مقەبیلاتەمان هەڵبژاردووە. ئینشەڵا بەدڵتانە بێ. دیارە ئەم جۆرە مقەبیلاتەمان پێویستی بە سۆسێک هەیە بۆی دروستکەین. پێویستیەکانی زەیتی زەیتون، سرکەی سێو، و ئاوی لیمۆ. ئەگەر لیمۆی فرێشیش بێ باشترە. کەمێک خوێ، ئەمە سۆسەکەیەتی. سۆسەکەمان بۆ ئامادە کرد. کینە ناو چاوەنەرەکەمانەوە. نعنای وشک یان زەعتەریش ئەکرێتە ناوی، بەڵام ئێمە ئەمڕۆ جەرجیرمان هێنا و وردی ئەکەین بە فرێشی و لەگەڵ دەنکی هەنارە. جەرجیرەکە بە ئارەزوی خۆتە ئەتوانی بە گەورەی بکەیتە ناوی و ئەشتوانی وردیکەی ئێمە وردی ئەکەین. هیوادارم تاقیکەنەوە. بەڕاستی مقەبیلاتێکی زۆر خۆشە و زۆر بەسوودیشە. دیارە هەر یەکەمان بە شێوەیەک شتەکان ئەکەین. من ئەمە بە شێوازی خۆمە. ئەگینا گەڵای جەرجیرەکان نەتوانی بە گەورەی بکەیتە ناوی. کەمێک ڕووبە هەناریش ئەکەینە ناوی. ئەوەش بە پێویستی خۆتە. بەڵێ بەڕێزان، ئێستا ئێمە شتەکانمان تێ کردووە و ئەو ڕووبە هەناریش بە پێویست و ئارەزوی خۆ و ئەتوانی بیکەیتە ناوی تامی خۆشتر ئەکا. ئەم جۆرە مقەبیلاتەمان ئامادە بووە. شتێکی ئاسان و خۆش و زووش کاتەکەی ئەتوانی ئامادەکەی. جۆرێکی ترمان هەیە مقەبیلات، ئەمەیان باقلەیە لەگەڵ سەوسەتی مریشکە و بە ڕووبە هەنار و زەیتی زەیتون سووری ئەکەینەوە. ئێمەش شتێکی ئاسانە و جۆرێکی تر لە مقەبیلاتان بۆ ئامادە ئەکەین کە لەرمی سپی لەگەڵ گێزەرە یاومانە لە ڕووندا. سەرەتا مایەمزەکە ئەکەینە ناوی. دیارە ماستیشی تێ ئەکرێت وان بە ویست و ئارەزوی خۆتە. گێزەرەکە تێکەین. وکە لەرمی سپی
ئەم شێوازی مقەبیلاتە ئەبێ مایۆنزەکەی زۆر بێ. کەمێک سرکە، کەمێک خوێ، وە کشمیش بە ئارەزوی خۆت. کشمیشەکەشمان هی بەرهەمەکانی سەعیدە. ژەمی سەرەکیمان خەریکە ئامادە ئەبێت بە بەهاراتی دانیا ئامادەمان کردووە. ئێستاش خەریکی ئامادەکردنی ئەم مقەبیلاتەمانین. دیارە ئەم مقەبیلاتەمان پێویستی بە زەیتی زەیتونە، ئەبێت پێکاتەکانی زەیتی زەیتونی تایە. زەیتی زەیتونەکەمان خەریکە سوور ئەبێتەوانێ و ئەم مقەبیلاتەمان پاقلە و سەوسەی مریشکە. ئەتوانی بە ئارەزوی خۆ ئەو سەوسەچانە زیاتر ورتکەی بە شێوازە بتەوێ. ئێمە بەم شێوازە دامانناوە. سەرەتا ئەمانە سوورەکەینەوە. دیارە ئەمە خواردنێکی باو و خەڵک زۆر حەزی لێیە، پاقلە بە تایبەتی. پاقلەکەشمان هی بەرهەمەکانی سەعیدە. دیارە ئەم جۆرە مقەبیلاتەمان پێویستی بە ڕووبەهەنارە. ئەشبێ ڕووبەهەناری تیابێ و لەگەڵ ترشە. ترشەکەشمان هی بەرهەمەکانی دانیایە. ژەمێکی سەریع و ئاسان و خۆش هیوادارم تاقیکەنەوە. خواردنێکی بەتام و چێژ لەگەڵ بەرهەمەکانی سەعید. هیوادارم بەدڵتان بێ. ئەم خواردنەمان ئەتوانی زەعتەریشی تێکەیت یان نەعنای وشک بە ئارەزوی خۆت، تامەکەی خۆشتر ئەکا. و جنینی ئەو سەوسەچانەش ئەتوانی بە ئارەزوی خۆت بچووکترکەیتەوانە. ئێمە بەم شێوەیە سوورمان کردەوە. هیوادارم ئێوەش بە بەرهەمەکانی سەعید سفرۆخوانەکانتان بڕازێننەوە. ئێمە ئەم مقەبیلاتەمان بەرەو حازربوون ئەڕوات. هیوادارم بەدڵتان بێ. دیارەکو ئاماژەمان پێەیە لەگەڵ حەواصڵەکەمانە ئەو وەجبەیە. ئەم قارچکەشی لەگەڵایە. سەرەتا پیازەکەمان بۆ سوور کردەوە و قارچکەکەمان تێ کرد. چاوەڕێ ئەکەین هەتاکو حازر ئەبێت. گەشتینە کۆتایی خوانی ئەم ئێوارێشمان خواردنەکانمان بریتی بوو لە ژەمێکی سەرەکی حەواصڵ لەگەڵ قارچکە و پاقلەمان هەبوو لەگەڵ سەوسەی مریشکە و دوو جۆر مقەبیلاتمان هەبوو، مقەبیلاتی کەلەرمی سپی و مقەبیلاتی چاوەنەر بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید و بەهاراتی دانیا. ئەم ئێوارێش هاتینە کۆتایی ئەم خوانەمان. هیوادارم دووبارەی کەنەوە بەدڵتان بێ. خۆتان لەگەڵ.
بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێف حسێن ئەزمموی 44 ساڵی هەیە وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی یەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە.